گۆیژە بپارێزە لێرە بوونیان هەیە ئەوانیش پەیام و لێدوانیان هەیە بۆ پاڵپشتیکردن لەم هەڵبەتەی کە ئێمە ڕاماگەیاندووە خاتۆڵێز با بفەرمێت. سڵاوتان لێبێ. ئێمە وەک نوێنەری تیمی گۆیژە بپارێزە لە سلێمانیەوە بە ئەرکی خۆمان داناوە کە بەشدار و پاڵپشت بین لەم دەنگی ناڕەزایەتی کە ئەمڕۆ لە دەربەندیخان هەیە و چونکە دنیابینی ئێمە ئەوەیە کە دژی هەموو ئەو دەست درێژی و پێشێلکاریانە بوەستینەوە کە ئەمڕۆ لەسەر ئاستی هەرێمی کوردستان لە هەر شار و شارۆچکەیەک لە هەر گوندێک لە هەر شوێنێک بەرامبەر بە هەر ڕەگەزێکی سروشت ئەکرێ. بۆیە ئێمە دەنگی خۆمان هەڵەبڕین و دەنگی خۆمانەخەینە پاڵ ڕێکخراوی سروشتی کوردستان ئەو دڵسۆز و خەمخۆرانەی و پارێزەرانی ژینگە کە ئەمڕۆ لێرە ئامادەن بە هەموو شێوەیەک داوای ڕاگررتنی ئەو کانە بەردانە ئەەکەین. بەخێر بن. Thank you.